بسم الله الرحمن الرحيم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بەڕێزان و خۆشەویستان، سڵاو و ڕەحمەت و بەرەکاتی خوای پەروەردیگارتان لەسەر بێ. خۆشحاڵم لە وێزگەیەکی دیکەی کارکردن لە کەناڵی ئاسمانی پەیام بە خۆشحاڵیەوە دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان و خۆشەویستان، وێزگەی ئەمجارەمان جیاوازە و زۆریش تایبەتە. هەوڵ دەدەین لە زنجیرە بەرنامەیەکدا لەژێر ناو و ناونیشانی ڕۆشنایی لە خزمەت مفەسیر و ئەدیب و بریار و نووسەری کوردی ئیسلامی زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر دابین. هەوڵ دەدەین لەم زنجیرە بەرنامەیەدا سوود لە ئەزمون و پاشخانی فکری و شەرعزانی جەنابی مامۆستا وەرگرین و کۆمەڵێک باس و بابەتی هەنووکەیی و پەیوەست و پێویست بە ژیانی بابای موسڵمان و کۆمەلگا بەگشتی گفتوگۆ بکەین و تیشی بخەینە سەر و ڕۆشنایی بخەینە سەر ئەم خاڵانەی کە لە دنیای ئێستادا هەم لە ڕووی شەرعی و هەم لە ڕووی پەیوەست بە ڕۆح و پەیوەندی نێوان مرۆڤەکان و پەیوەندی نێوان مرۆڤەکان بە خوای پەروەردیگار و کۆمەڵێک باس و بابەتی گرنگ کە ئێمە بە گرنگی دەزانین. بەڕێزان و خۆشەویستان، لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکەم لەژێر ناونیشانی شوێن کەوتنی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خزمەت جەنابی مامۆستادا دەبم و هەوڵ دەدەم پرسیار بکەم ئاخۆ سونەت چییە و ڕای زانایان و شەرعزانان و محەدیثین و ڕای تایبەتی مامۆستا لەسەر سونەت چییە، هەروەها پەیوەندی نێوان سونەت و قورئان و قورئان و هەروەها سونەت بە شەرع دادەندرێ کە حکمی شەرعی لێوەربجێ، کۆمەڵێک باس و بابەتی زۆر گرنگ کە زۆر گرنگن. جەنابی مامۆستای بەخێراتنت دەکەم، زۆر بەخێر بێ. زۆر سپاس کاک محەممەد گیان، منیش خۆشحاڵم بە هاتنی جەنابەت. خوای پەروەردگار شیفای بابی کاک پەیوەندیش بدا کە دیارە لەبەر نەخۆشی بابی ئەو نەیتوانی لەگەڵمان بەردەوام بێ، جەنابیشت بەخێر بێ و منش خۆشحاڵم بەوەی کە ئەم جارە ئەرچی بەڕێوەبردنی ئەو بەرنامەیە کە ناونیشانەکەشمان گۆڕیوە لە نووسین و یادەوەریەوە بۆ ڕۆشنایی. جەنابەت و ئەستۆت گرتووە، میش دەستخۆشی لێ دەکەم، پیرۆزباییشی لێ دەکەم و لە خوای پەروەردگاریش دەپاڕێمەوە کە منیش و جەنابیشت سەرکەوتوومین لە جێبەجێکردنی ئەرکی سەرشانمان و لە ڕاپەڕاندنی ئەو بەرنامە ئەرکەدا. بەڵێ، من و ستافەکەم بە شانازیەوە خۆشحاڵین کە لە خزمەت جەنابەت دەبین و ڕەنگە کاتت بگرین، بەڵام ڕەنگە حەقێکمان لەسەر جەنابەت هەبی وەکو مفەسیرێک و ئەدیبێک کە کەمێک کاتت بگرین و لە ڕێگەی ئێمەشەوە لە پشتی تەلەڤیزیۆن و ڕادیۆ و بیسەر و بینەریش لێت سوودمەند بی. زۆر خۆشحاڵین. سەلامەت، سپاس. مامۆستا گیان، ناونیشانەکەم شوێن کەوتنی سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. دیارە جەنابەت بەو پاشخانەی کە هەتا لە ڕووی نووسینەوە لە کۆمەڵێک کتێبدا زۆر بە پوختی باسی ئەو بابەتت کردیا. جا پرسیاری یەکەم لەوە دەست پێ دەکەم، شەرعزانان و زانایانی بنچینەکانی شەرع و فەرمودەناسان چۆن پێناسەی سنەتیان کردیە و ڕای جەنابەت لەسەر ئەم بابەتە چییە؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وإمامهم وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. كاك محمد، سنة لأصل زماني عربي دا بمعنى طريقة دي. السنة الطريقة كواتك دا قلت له سنة النبي بزماني عربي، يعني الربازي بيغمبر صلى الله عليه وسلم. وشي سنة لقرآن ده هاتوه هم بتاك هم بكو سنة الله في الذين خلوا من قبل هروها قد خلت من قبلكم سنن. لقرآن ده وشي سنة بكار هاتوه بواتاي ڕێبازێک کە خوا دایناوە سبحانه وتعالى، یاسایەک سیستەمێک کە خوا دایناوە بۆ مامەڵەکردنی لەگەڵ مرۆڤەکاندا و لەگەڵ دروستکراوەکانیدا، بە تایبەت جیهانی مرۆڤ. هەر لەو چەمکە قورئانیەوە
پێغمبەری خوش صلى الله عليه وآله وسلم وشي سنتي بكار هناوە کە فەرموویەتی عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين من بعدي عضوا عليها بالنواجذ ڕێبازی من بگرن و ڕێبازی جێنشینە هیدایەت دراوە سەرڕاستەکانم ددانی لەسەر ڕۆ بگرن واتە گەر بە دەدانیش گرتوتانە مێڵن لە دەستان بێتە دەر ئەوە لە ڕووی زمانەوانیەوە سنت ینی ڕێباز هەر بۆیە من کتێبێکم هەیە بە ناوی پێناسە و پێویستی و گرنگی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەم کتێبە لە چاپی دووەمیدا ناوەکەمان وا گۆڕیوە چاپی یەکەمیشی بوو هەر بە ناوی سنت بەڵام دوایی قەبارەکەمان گەورەتر کرد لەوێدا من بە درێژی باسی ڕێبازی پێغەمبەرم کردووە صلی الله عليه وسلم هەروەها نامیلکەیەکیشم هەیە بە ناوی قورئان و سنت وەک ڕوح و جەستە تێکەڵکێشن لەوێشدا پەیوەندی نێوان قورئان و سنتم ڕوون کردوێتەوە ئەوەی کە ئێستا دەمەوێ بیڵێم لەبارەی پێناسەی ڕێبازی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەوەیە کە هەم زانایانی شەرعزان فوقەها پێناسەی سنەتیان کردووە هەم فەرمودەناسان پێناسەی سنەتیان کردووە و هەم زانایانی بنچینەکانی فقه ئوسوڵ الفقه پێناسەی سنەتیان کردووە هەر کامێک لەوانە بە شێوەیەکی جالەوی دیکە چۆن هەڵبەتە تێک ناگیرێن چونکە بۆ وێنە فوقەها و شەرعزانان وشەی سنەتیان بەکارهێناوە بە معنای نەدب واتە کارێکە خۆبەخشانە دەکرێت بۆ وێنە نوێژی نێوەڕۆ فەرزە بەڵام دوور کات لە پێشی و دوور کات لە دوای یاخود چوار لە پێشی چوار لە دوای کە پێیان دەگوترێ ئەسسونەن و ڕەواتب واتە ئەو سونەتانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەریان بەردەوام بووە ئەو وشەی سنەتی بۆ بەکار هاتووە یا دوور کات نوێژی چێشتەنگا و وشەی سنەتیان بۆ بەکارهێناوە بە مانای لە زارایی فوقەها و شەرعزاناندا سنەت ئەوەی ئەگەر بیکەی خێرت دەگا ئەگەنەیەکێ گوناحت ناگا ئەوەیەک فەرمودەناسان وشەی سنەتیان بەکارهێناوە بۆ فەرمایشتەکان و کردەوەکان و دانپێداهێنانەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام یعنی ئەقواله وئەفعاله وتەقریڕاته هەموو ئەوانەی کە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم هاتوون زانانی ئوسوڵی فقه بنشینەکانی فقه وشەی سنەتیان بەکارهێناوە بۆ ئەو حکمە شەرعیانەی کە لە ڕێی پێغەمبەرەوە عەلەیهی السەڵاتو وەسەلام بە ئێمە گەیشتوون جیا لە قورئان ئەمن بۆ خۆم پێم وایە کە باشتر وایە ڕاستتر وایە کە ئەوەی من دێڵم پێما ئەوانە هەموو کۆ دەکاتەوە زیادەشی تێدایە سنەت هەر لە سەر ئەسڵە زمانە وانیەکەی خۆی واتە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام بریتیە لە جێبەجێکردنی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم بۆ قورئان ئەگەر یەکێک بڵێ جا باشە ینی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی کە جێبەجێ کردووە ینی ئەی وەحیدێکی بۆ نەهاتوو دەڵێن با بێگومان هەندێک لە قورئان کە بریتێ لەلایەنە کردەیەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی پێشانی ئێمە داوە و ئەوەش مەبەستە لەوە کە خوا دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ئێمە ذیکرمان بۆ لای تۆ دابەزاند و تاکو ئەوی بۆ خەڵک دابەزێنرا بۆیان ڕوون بکەیەوە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەرکی بوایە هەموو قورئان ڕوون کاتەوە ئێستا ئێمە وەکو لە کتێبەکانی خۆمدا گوتومە ئێمە التفسير النبوي للقرآن الكريم لەبەردەستدا بوو بەڵام ئەوەمان نییە هەر لە سەرەتای سوورەتی الفاتحة و البقرة وەکو مصحف پێداوەرە تا سوورەتی الناس ئێمە دەبینین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ئاەتانێکی کەم فەرمایشتی کردووە ڕوونی کردوونەوە بەڵام ئێمە چیمان ئێستا لە بەردەستدا هەیە التطبیق النبوي للقرآن الكريم جێبەجێکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ وێنە خوای پروردگار دەفەرمێ نوێژ بکەن چۆن نوێژ بکەین چەند نوێژان بکەین لە چ کاتێکدا نوێژەکان پێکاتەکانیان چۆن بێ ئەوە هەموو پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونی کردوێتەوە 5 نوێژ بەیانی و نیوەڕۆ و ئێوارە و شێوان و خەوتنان بەو ڕکاتانەوە و پاشان بەو پێکاتەیەوە ڕکوع و ڕاوەستان و ڕکوع و سەجدە تەحیات سەڵاودانەوە
هەموو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فێری کردوین بە کردەوە فێری کردوین و فەرمووشیەتی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی نوێژ بکەن وەکو چۆن منتان بینی نوێژم کرد دوو جار بەلای کەمەوە ئەگەر زیاتریش نەبێت لەسەر مینبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی لە میحرابدا کردووە بەڵام دوو سێ جار لەسەر مینبەر نوێژی کردووە فەرموویەتی تەماشا بکەن دوای فەرموویەتی وەکو چۆن منتان بینی نوێژم کرد ئاوا نوێژ بکەن کەواتە من پێم وایە پێناسەی سونەت ئەوە ڕاستە بگوترێ سونەت بریتە لە چۆنیەتی جێبەجێکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ قورئان لەسەر ئەرزی واقع چۆن جێبەجێ کردووە کە ڕوونکردنەوەکەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام زیاتر پەیوەستە بەلایەنەکردەیەکەی قورئانەوە ئەو شتانی کە بۆ ئێنە پێنج فەرزەی نوێژ زەکاتدان ڕۆژوگرتن حەج و عومڕەکردن هەروەها چۆنیەتی هەڵسوکەوتکردنی ڕۆژانە هەڵسوکەوتی خێزانی هەڵسوکەوتی کۆمەڵایەتی ئەدەب و ڕەوشتەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو دایکمان عایشە خوا لێی ڕازی بێ لە وەڵامی کەسێکدا کە لێی پرسیوە ڕەوشتی پێغەمبەری خوا چۆن بوو صلی الله علیه وسلم فەرموویەتی کان خلق نبی الله القرآن یان کان خلقه القرآن بەچەند صیغەیە کاتووە ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قورئان بوو واتە قورئان چی دەفەرموو ئەو وای کردووە لە هەموو هەڵسوکەوتەکانیدا و ئەوەشە مەبەست لە ڕوونکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ قورئان دواتر پرسیاری پەیوەندی نێوان سونەت و قورئان لێ دەکەم کە ڕەنگە بە درێژتر و تەفاسیل بچینە ناو ئەم بابەتە بەڵام چەند زۆر سونەتمان هەیە و بۆچی گرنگە جۆرەکانی سونەت بناسی ڕاستە تەمان سونەت هەم لە ڕووی سەنەدەکەیەوە پۆلێن دەکرێ لە ڕووی سەنەدیەوە واتە لە ڕووی گەیشتنی بە ئێمەوە پۆلێن دەکرێت بۆ بەلای کەمەوە لە لای زانایانی فەرمودەناس بۆ سێ جۆر ئەو سونەتەی کە کاری پێ دەکرێت سونەتی متەواتر و سونەتی صحیح و سونەتی حەسەن ئەڵبەتە هەندێکیان سونەتی ضەعیفیش اینجا ئەوە وەکتیان جارێک مەلایەکی سۆفی گوتبووی تەماشای ئەوانە دەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قسەی قەڵەوی هەیە و قسەی زەعیفی هەیە وەکو چاواشەکاری نا کە دەگوترێت سونەتی ضەعیف واتە لە ڕووی سەنەدی گەیشتنیەوە بە ئێمە لە ڕێی گەیشتنیەوە بە ئێمە لەو ڕۆوە ینی بەبێ هێزدا دەندرێت ئەگەنە هەرچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی و کردوویەتی وەکو دینداری وەکو کە ئێمەی فێر کردو هەمووی بەهێزەوە ڕاستە و تەواوە جا لە ڕووی سەنەدەکەیەوە وەکو گوتم پۆلێن دەکرێت بەلای کەمەوە بۆ سێ جۆر بۆ چوار جۆر تەواتر ئەوەیە کە بە شێوەیەک گەیشتە بێ ینی کۆمەڵێک لە پێغەمبەریان بیستە بێ صلی الله علیه وسلم یا بینی بێ ئەوانی گەیاندبیان بە کۆمەڵێک دوای خۆیان و هەروەها تا گەیشتۆتە ئێمە کە هیچ کەس گومانی وانە بێ ئەوانە لە سەدرەوە کۆ دەبنەوە ینی بۆ ئێمە لێرە دانیشتوونە گەرەی سایشێک بێ هەواڵێک بێنێ بڵێ لە بازار شێخەڵای فڵانشتە بوو ئەگەر یەک کەس بێ ئەگەر دادەنین ڕاست بێ و ئەگەر دادەنین مەسەلەن ئەوە بێ بەڵام کە بوونە دوو سێ و چوار و دە و زیاتر کەس گومانی نامێنێ تاکید دەکرێت تەواتر ئەوەیە صحیح ئەوەیە کە نەگەی بێتە پلەی تەواتر بەڵام لی دڵنیابی کە ئەوە هی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جا ئەگەر فەرمایشتە یا کردەوەیە یاخودان پێداهێنانە ئەوی دی حەسەن ئەوەیە کە نەگەی بێتە پلەی صحیح واتە هێندە بەهێزە بێگەی بێتە ئەو پلێ لە خوار ئەوە بێ و ضەعیفیش وەکو گوتم ئەوەیە کە لە خوار ئەوانەوە بێ هەندێک لە زانایان یاخود زۆرێکیان دەڵێن فەرمودەیەک کە سەنەدەکەی بێهێز بێ زیاتر لە کردەوە چاکەکاندا لە فەضائیل الئەعمالدا کاری پێ دەکرێت بەڵام حکمە شەرعیەکانی لێ وەرناگیرن ئەوی دیکە ئەوە کە بەدەمی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام هەڵبەستراوە هەڵدەبەسترێت پێ دەگوترێت مەوضوع واتە هەڵبەستراو ئەمە نابێ ئەمە لە جۆرەکانی سونەت نییە هەرچەند هێندێک کەس دەڵێنەوە حەدیثێکی مەوضوعەوە ئەو شێ بخۆی غەڵەتە دەبێ بڵێ قسەیەکی نەک حەدیث بە واتایە کە بە واتە زاراوەیەکەی دەبێ بڵێ قسەیەکی هەڵبەستراوە مەقامی حەدیث لەگەڵ قسە جیاواز بەڵێ بەدەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات ئەمە لە ڕووی سەنەدیەوە لە ڕووی نێوڕۆکی خۆشیەوە سونەت من لە کتێبی
پێناسە و پێویستی و گرنگی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەلای کەم و دابەشم کردو بۆ 6 بەش کە بە تەکید وەکو جەنابیشت ئاماژەت پێدا لێکجاکردنەوەی ئەو بەشانەی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گرنگە. دیارە زۆربەی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەو جۆرەیانە کە وەکو دین فەرموویەتی و بۆ هەموو کەس بۆ وێنە إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى. هەروەها لە پێناسەی ئیسلام و ئیمان و ئیحساندا لە فەرمایشتەکەی کە بە حەدیث و جیبریل ناسراوە زۆر لە فەرمایشتەکان لەو بابەتەوە هەن زۆربەی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو جۆرەیە کە بە گشتیە بۆ هەموو کەس و بە بەردەوامی. ئەمە زۆری چەند زۆرێکی دیکەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە وەکو قاضی فەرموویەتی یعنی وەکو دادوەرێکە لە نێوانی دوو کەساندا دادوەری دەکا. ئەمە دەبێت تەماشای بکەیت تایبەتە بە کات و شوێنی خۆیەوە یا تایبەتە بەوەی کە ئەم هەمان شتە بەو شێوە دووبارە بێتەوە. بۆیە بۆ خۆی فەرموویەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێک دوو کەس لە ئێوە دێن بۆ لای من یەکێکیان هەرچەند لەسەر ناحەقا بەڵام باش زمان پاراوتر و باشتر قسەکانی خۆی دەکا من حەقەکە دەدەم بەو بەڵام بابزانێ ئەوە بەشێک لە ئاگری بۆ دەبڕم بە بڕیارەکەی من ناحەقەکەی کە بۆی دەکەم بە حەق نابێتە حەق. ئەو هەروەها هەندێک زۆری دیکەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی کە وەکو سەرۆکی دەوڵەت کردوێتی بۆ وێنە من أحيا أرضا ميتة فهي له يعني من قتل قتيلا فله سلبه. البته فرد ناسان وشرع زانان لو باروك أما دەکەوێتە کام بەشە ئەم بەشەی سونەت مشتمڕیان بۆ بەڵام بۆ وێنە هەر کەسێک زەویەکی بەیار زیندوو بکاتەوە هی خۆیەتی ئەمە ئەگەر نەڵێن وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو سەرۆکی دەوڵەت فەرموویەتی خۆ دەمەلا بۆ پارچە زەویەک ئەو فتوایە بدەن 100 کەس بچێتە سەر ئەو پارچە زەویە لیان دەبێتە شەڕ و کێشە نا بەڵام ئەگەر وەکو سەرۆکی دەوڵەت بڕیاریدا بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێستاش دەبێ ئەوەی کە دەسەڵاتی بەدەستە ئەو بڕیاردا ئەو سونەتە جێبەجێ بکات. هەروەها هەندێکی لە ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو مفتی وەکو فتوادان بۆ وێنە هندی خێزانی ئەبوو سوفیان چۆتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە تازە موسڵمان بووە قلتويتي إن أبا سفيان رجل شحيح ولا يعطيني من المال ما يكفيني وولدي. أبو سفيان بيعيش تشروكا هندم سامان نادات بشي خو مدالة كانم كا پیغمبر عليه الصلاة والسلام فرميتي خذي ما يكفيك وولدك بالمعروف. لصحيح بخاري وأنا هم يعني لصحيح بخاري مسلم وأنا دهات باي أو نديك بشي خوتو معلوم مدالة كانت دكا لي قلدوا نيفرموا لي بتزا لي قلدوا با بيش نزانه بتو مادام بو مصرفي خوتو منداڵە کانتە بەڵام ئایا ئەمە هەر مەلایەک ئافرەتێک هات بۆ لای مێردەکەی خۆی تۆمەتبار کرد کە چروکە بۆی هەیە ئەو فتوای بۆ بدا نەخێر دەبێ هەمان حاڵەتی وەکو هند و ئەبوو سوفیانی هەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم متمانەی بێ متمانەی بۆ زانیوێتی چێ وە لێی کۆڵیوەتەوە دڵنیا بووە کە ڕاز دەکا گەنا هەر کەسێک هات و گلەی لە مێردەکەی خۆی کرد ئەوی بڵێ بڕۆ ماڵەکەی بەرە باشی ئەوەندەی کە دەبینی ئافرەتەکە بۆ زیادە ڕۆیی بۆ مەسرەفی زیادەیەتی. هەروەها هەندێک شتی دیکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بەشیچکە لە سونەت کە پێما بێ بەشی پێنجەمە یا شەشەمە ئەوەیە کە وەکو تاکتیکی جەنجی کردوێتی یا وەکو حاڵەتی طیبابەت و پزیشکیگەری کردوێتی کە لە الطب النبویدا هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی ئاوا بکەن یا لە تاکتیکی جەنجیدا فەرمێتی وابێ ئەمە بۆ کاتی خۆی وابوو ئەگەر ئێستا ئێمە هەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕووی پزیشکیەوە فەرموویەتی شتێکی باشتر لەوە هەبێ بۆ وێنە عەمەلیات هەیە سۆنەر هەیە چی هەیە شتێکی باشتر لەوەی کە لە ڕۆژگاری ئەودا هەبوو ئەویان بەکاردێنین کەەوە ناکاتە پێچەوە ناکاتە نەخێت بەڵکو هەر دەکاتەوەی کەمە بە دوای ڕێبازی پێغەمبەر کەوتوین صلی الله علیه و سلم چکە لە ڕۆژگاری خۆیدا بە پێی معطیاتی زمانی خۆی لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی جەنجیەوە لە هەموو ڕۆکانەوە مامەڵەی کردووە. بەشێکی دیکەی سونەت ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو سروشتی خۆی وەکو سروشتی مرۆڤانەی خۆی بۆ وێنە دایکمان عائیشە خوای ڕازی بێ
دەفەرمێ كان يحب الحلواء والعسل پێغەمبەر صلی الله عليه وسلم حلوا دەبێت جۆرە شیرینیەک بوو بێ وەکو پاقلاوەی ئەم ڕۆژگارەی خۆمان حلوا و هەنجوینی پێخۆش بوو. ئایا بۆ هەموو ئومەت سنەتە حلوا و هەنجوین بخوا؟ ئەگەر شەکرەشیان بێ بەتەکید نەخێر، چۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو سروشتی خۆی ئەوەی پێخۆش بووە، نەشی فەرموو ئەوە سنەتە هەمووتان وا بکەن وەکو مرۆڤێک لە خۆیدا، بەڵام یاخۆ لە ڕووی بەرگ و پۆشاکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژینگەیەکدا بووە پۆشاکەکەی جۆرێک بوو لەگەڵ ئەو ژینگەیەدا بگونجێ، جەزداشە و نعلی لە پێ کردووە و بەرگێکی تەنک بووە و فەراح بووە. ئایا بۆ خەڵک سنەتە گەل لە ئەسکیمۆ و لە سیبریا و لە وڵاتانی ئەوروپی و لە شوێنی کوێستانەکانی کوردستانی بێت ساردا نعل لە پێکە یاخۆ جەزداشە وەکو کە من ئەوەم بینیوە هیوا هەیە وا دواکەوتوانە لە پێغەمبەر حاڵی بۆ عەلەیهی سەڵات وسەلام کە نمونەیەکت هەیە هێناوەتەوە کتێبی شوێن کەوتنی پێغەمبەر لە ئەڵمانیا بووە لە بەرلین. ئەوە ئێمە مولزەمین پابندین کە بە دوای پێغەمبەر کەوین صلی الله علیه وسلم لەو شتانەشدا کە وەکو سروشتی مرۆڤانەی خۆی کردوونی یاوەی کە پەیوەندی هەیە بۆ بەژینگەکەی خۆیەوە بەتەکید نەخێر. یعنی ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو دین ئەوەی نەکردووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێرەدا یاسایەکی گشتی بۆ داناوین، فەرموویەتی ئەنتم ئەعلەم بأمور دنیاکم یا بأمری دنیاکم لە صحیح مسلم داتوە، ئێوە لە کاروباری دنیای خۆتان شارەزاتن. ئەو شتانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم جاری وا ڕێنماییشی کردوون ئاوا بکەن باشە، پێی وا بۆ وا باشە، ئەگە نەی پێکابێ بۆ ئێمە نابێتە سنەتێکی پابندکەر مولزم، بەڵکو بۆ خۆشی فەرموویەتی کە ئەوە بە ئەوانەی خاوەندار خورماکانی فەرموو پێم وایە ئەگەر تۆی نێرەکەش نەبەنەمەیەکە زەرەری نییە، یعنی خۆشتان ماندوونەکەن زەرەری نییە. دوایی دارخورماکان بەریان نەگرت چوونەوە خزمەتی فەرمووی بوواتان کە گوتیان ئەخە تۆوات گوت ئەوی فەرمووی ئەگە شتێکم پێگوتن وەکو وەحی وەکو دین لێ وەربگرن، بەڵام ئەگە شتێکم وەکو ڕاو بۆ چوونی خۆم پێگوتن فەئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم. کە چەند نمونەیەشێ لە ژیانی هاوڵانی پێغەمبەر کە پێیان فەرموو ئەمە وەحیە یاخود قسەی خۆت؟ هەمیشە هاوڵان خواریان ڕازی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وێ ڕای ئەوەی فێرە ئەدەب و ڕەوشتی بەرزی کردوون لە مامەڵە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، فێری ئەوەشی کردوون کە بتوان بیر و ڕای خۆشیان دەربڕن، فێرە ئازادی بیر و ڕا دەربڕینیشی کردوون. بۆی هەر شتێک بوو بێ سەریان لێ دەرنەچوو بێ ئایا ئەمە دەبێ وەحی بێ یاخو بۆ چوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گوتیانە ئەم ئایا بۆ چوونی خۆتە یاخو خواوەی فەرموو، گە خواوەی فەرموو بێ قسەی لێ ناکەین تەواو، با لە حیکمەتەکەشی تێ نەگەین تەواو، بەڵام ئەگەر بۆ چوونی خۆت بێ بۆمان هەیە مناقەشە لەگەڵ بکەین، تۆش مرۆڤێکی وەکو ئێمە لە مرۆڤ بووندا بۆمان هەیە قسە بکەین کە ئایا وا باشە وا خراپە چۆنە چۆنیەوە. بەڵێ لەسەر ئیزنی جەنابی مامۆستای ناوڕێکی کورت وەردەگرم و بەردەوام دەبین لە باس و بابەتەکەمان. بەڕێزان و خۆشەویستان ناوڕێکی کورت و دەگەڕێنەوە خزمەتتان. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان، بەردەوام دەبین لە ئەڵقەی یەکەمی بەرنامەی ڕۆژنایی لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی بابین. مامۆستا گیان ئەم پرسیارە کە بەڕاستی لە ڕۆژگاری ئێستادا زۆر گرینگە، ئەویش ئەوە ئێمە قورئانمان هەیە کە کاملترین و شاملترین دەستور و هەرچی ناو لێدرێن کە وتەی خوای پەروەردیگارە بۆ ڕێبازی ژیان. ئەی لەم نێوەندەدا سنەتی پێغەمبەر یاخود ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم چیمان بۆ ڕوون دەکاتەوە، چیمان فێر دەکات؟ بەڵێ وەکو لە سەرەتای بەرنامەکە شۆ گوتم ئەو ئایەتە مبارەکەی سوورەتی ئەننەحل کە دەفەرمێ وئەنزەلنا ئیلەیکە الذیکرە لتبین للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. ئێمە ذیکرمان بۆ لای تۆ دابەزاندووە کە ذیکرێکێکە لە سوارناوەکەی قورئان سوار ناوی هەیە، قورئان و کیتاب و فورقان و ذیکر و هەندێکیان ناویچکەشیان دەڵێن ئەویش هەر ناوی قورئانە کەلام الله. ذیکرمان بۆ لای تۆ دابەزاند و تاکو ئەوی بۆیان دابەزێنراوە بۆیان ڕوونکەوە. ڕوونکردنەوەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بریتیە بۆ لە ڕوونکردنەوەی چۆنێتی کارپێکردنی قورئان، کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی بۆ ڕوونکردوینەوە لە قورئان کە پەیوەندی بەلایەنی کردەیەوە هەیە. پێگەی سنەت لە خزمەت قورئاندا بریتێ لە پێگەی ڕوونکەرەوە
بۆ ئەو شتانی کە قورئان بە کورتی فەرموونی لە ڕوەکردەیەکەیەوە ئەگەرنە هەموو ئەو شتانەی کە خوا سوبحانە وتەعالا لە بواری بوونناسی لە بواری ئیمان و عەقیدە لە بواری پەرستشەکان لە بواری باری کەسێتی یعنی کەم وا هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی دیکەی لێکردبن چونکە خوا سوبحانە وتەعالا وەختێک شتێک دەفەرموێ نۆختەی تێدا دەخاتە سەرپیت بۆ وێنە لە باسی دەستنوێژدا کەم زۆر جارە وێنەیەم هێناوەتەوە لە ئاەتی ژمارە 6 سوورەتی ئەلمائیدەدا خوا دەفەرمێ يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين ئەمجا دوای باسی تەیەموم دەکا وإن كنتم جنبا فطهروا تا کۆتایی لێرەدا تەماشا دەکەین هەموو ڕوکنەکانی پایەکانی دەستنوێژ لەم ئاەتە مبارەکەدا خراونە ڕوو ڕوون کراوەتەوە بە تەواوی پێویستی بۆ نەکردو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێ بە نەزەری بە تیۆری بۆ ما ڕوون کاتەوە بەڵام بەکردەوە دەیان جار لە بەرچاوی سەدان جار دەستنوێژی کردووە و هاوڵان تەماشایان کردووە تا دەڵە جارێک کابرایەک دەستنوێژی دەکرد پیاوێکی بەتەمەن حەسەن و حوسەینیش خوالیان ڕازی بێت دیارە دەبێت تازە پێگەیشتوو بوو بن کە تەماشا دەکەن ئەو پیاوە بەتەمەنە دەستنوێژ دەکرێت بەڵام دەستنوێژەکەی تەواو نییە ئەدەب دەکەن نەوەی پێغەمبەر سڵسم دەبێ هەروە بن کە بڵێنە تۆ هەڵەی یاوا نابێ دێنن تاکتیکێکی بۆ دادەنێن شێوازێک کە ئەویشت حاڵیکەن و پێشی نەڵێن هەڵەی دەڵێن خاڵە مامە تۆ وەرە تەماشامان بکە من دەڵێم ئەوە برامە من دەڵێم دەستنوێژەکەی من وەکو هی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەویش دەڵێ هی من ئەتۆ ببە دادوەر حەکەم دەڵێ باش حەسەن دەستنوێژێکی پوخت دەگرێ وەکو پێغەمبەری خوای بینیوە عەلەیهی سەڵات وسەلام دوای حوسێنی دەستنوێژی پوخت دەگرێ وەکو هی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم کابرا ڕادەمێنێ دەڵێ ئەوە چێن دەڵێن بۆ دەڵێ وڵای ئێوەی هەردووکتان وەکوی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بەڵای منوانە بوو دەڵێ وەڵا من حەسەنە بۆش حوسەینە جا مەبەستم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ کە وێنەمان بە دەستنوێژ هێنایەوە هەروەها هەموو شتەکانی دی کەواتە پێگەی سوننەت پێگەی ڕوونکەرەوەیە بۆ قورئان لەو بوارەدا کە پێویستیان بە جێبەجێکردن و بەلایەنی کردەیی هەیە بۆ وێنە خوای پەروەردگار دەفەرمێ وأتموا الحج والعمرة لله خۆ زۆر لە پایەکانی حەجیش باس کراون لەم ئاەتانی سوورەتی ئەلبەقەرە هەم لە سوورەتی حەجیشدا بەڵام بەکردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک حەجی کردووە لە تەمەنیدا ئەوە چەند عومرەیەکیشی کردوون یەک حەجی کردو و فەرموویەتی لتەأخذوا عنی مناسیکەکم خواپەرستیەکانی حەجم لێ وەربگرن یعنی لە بەرچاوی یعنی هەزاران لە هاوڵانی بەڕێزی لە پیاوان و ئافرەتان حەجی کردووە و خواپەرستیەکانی حەجی ئەنجام داون و ئەنیش تەماشایان کردووە و هەروەها جەنگ و جیهادی کردووە ڕۆژووی گرتووە پەرستشەکانی دیکەی ئەنجام داون هەڵس و کەوتە کۆمەڵایەتیەکان هەڵس و کەوتە خێزانیەکان هەموو ئەوانە هاوڵان خوالیان ڕازی بێت لە پیاوان و ئافرەتان بەتایبەت هاوسەرە بەڕێزەکانی لە بواری خێزانیدا بۆ ئێمان جێراوەتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاوای دەکرد ئاوای دەفەرموو ئاوا دەچوو ئەمە پێگەی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە خزمەت قورئاندا لێرەدا تەمەن من لەو کتێبەی خۆمدا کە باسم کرد هەروەها لە نامیلکەی قورئان و سوننەت وەکو ڕوح و جەسەد تێکەڵکێشن لێوێشدا باسم کردووە کە لە هەندێک شت دەگوترێ بە بۆچوونی من دەچێتە خانەی ڕێزنەگرتن لە قورئانەوە و دەچێتە خانەی ڕێزنەگرتن لە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام ئەوی شەوەیە کە بگوترێ سوننەت بەسەر قورئاندا حاکمە شتی وان نییە چونکە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم کە تەشریفی هاتوو بەس قورئانی پێبووە و دوای خۆی سنت تدوین کراوە هەڵبەتە لە کاتێک کە خۆشی لە ژیاندا بوو هەندێک لە هاوڵان هەندێک لە فەرمایشەکانیان نووسیوەتەوە بەڵام بەڕەسمی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا سنت تدوین کرا نە ئەبوبەکر ڕێگەیدا سنت تدوین بکرێ نە عومەر ڕێگەیدا لە باسی عوثمان و عەلیش نەکراوە خوا لە هەر چواریان ڕازی بۆ چوار خەلیفە ڕاشیدەکان و نە حەسەنی کوڕی عەلیش لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا بەڕەسمی
سنت نووسرایەوە هەڵبەتە ماناوانە پێشتر بە نووسراوەی نەبووە بەڵام بەڕسمی ئەو کاتە تەبەنی کرا کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەنیا قورئانی پێ بووە و هاوڵان تەرکیزیان هەر لەسەر قورئان بووە ئەدی سنت هەموو ئەو شتانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەکردەوە کردوونی لە نێو هاوڵاندا هەبووە نوێژەکانی چۆن کردوون ڕۆژی ڕەمەزانی چۆن گرتووە حەج و عومڕەی چۆن کردووە هەڵس و کەوتی خێزانی چۆن بووە هەڵس و کەوتی لەگەڵ دەرو دراوسێت چۆن بووە هەڵس و کەوتی کۆمەڵایەتی چۆن بووە لە نان خواردنی چۆن بووە بە ڕێدا ڕۆیشتن چۆن بەرگ پۆشینی چۆن بووە ئەوان هەر بوون هاوڵان خوالیان ڕازی بێ دەماودە و لێکدیان وەگرتو ئەو پێی دەگوترێت سنەتی عملی کە زۆرێک لەو بەشەی سنەتیش بە تەواتر بێ ئێمە گەیشتووە جا ئەمە ئاوایە کەواتە توبەیینەکەیە کە کەواتە هەرگیز ڕەوانیە بگوترێ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەر قورئاندا قاضیە یا حاکمە ناشتی وان نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی پێ بووە بەڵام لە میانی ڕێبازەکەی خۆیدا چۆنێتی جێبەجێکردنی قورئانی پیشانی ئێمەداوە ئەی مامۆستا ژیان ئەو بەرەیان یاخود ئەو کۆمەڵە کەسەی کە کۆ دەبنەوە لەژێر ناو نێونیشانی کە لەم دوایە هەبووە قورئانی بەوەی کە ئامانیش تەنها قورئانیان وەگرتووەکو ڕێباز و ڕێزکە و لەژێر ئەو ناونیشانەدا هەندێک لە فەرمایشتەکانیان ئەگەر هەمووش نەبێ فەرمایشتەکان و ڕێبازی پێغەمبەریان بەشێکیان فرامۆش کردووە ئەمە چی کاک محەممەد ئەوە لە ڕاستیدا ئەوەی لادانێکە هەم لە قورئان هەم لە ڕێبازی پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆچی جارێ ئێمە ئەوە کە ناوی قورئانیان لێنراوە کەسێک قورئانی بێ بەڕاستی قورئان من لەو کتێبەی پێناسە و پێویستی و گرنگی ڕێبازی پێغەمبەر 15 بەڵگەم هەر لە قورئان هێناونەوە کە قورئان ئێمە مولزەم دەکا بە دوای پێغەمبەرکەوین صلی الله علیه وسلم و هەرچی پێمان دەدا لێ وەربگرین ئەگە هەر ئەو ڕستەیەی سوورەتی حەشر بێنینەوە بەسە کە دەفەرمێ وما ئاتاکم الرەسوول فخذوه وما نهاکم عنه فانتهوا هەرچی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێتان دەدا لێ وەربگرن هەرچی ئەو لێتان قەدەغەدەکا خۆتان لێ دوور بگرن هەروەها ئەو هەموو ئاەتانی دیکە کە وأطیعوا الله وأطیعوا الرسول باشە ئیطاعی خوا سبحانه وتعالى بەهۆی شوێنکەوتنی قورئانەوە دەکەین ئیطاعی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەهۆی شوێنکەوتنی ڕێبازەکەیەوە بۆیە جارێ ئەو ناوە لەو جۆرە کەسانە خەسارە چونکە ئەوانە پێشەوانی قورئان مامەڵە دەکەن قورئان پێمان دەفەرمێ بە دوای پێغەمبەرکەون صلى الله عليه وسلم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله يتو شلون بدو في غمر دكوي صلى الله عليه وسلم مو بلغ كان هل نيو قرآن تا أنا تو شلون بدو في غمر دكوي أجر ربازكين نزاني يتو دي بري في غمر دا شوين في غمر كوي عليه الصلاة والسلام و روشتو هل سكوتو كاني أو رشاوكي بلا دير دا ومن لو سرچواني كباسم كرد ئاماژەم پێداوە تێپەڕاندن و زێدەڕۆی هەیە لە هەردوو گلایاندا هەندێک کەس هەڵساون هەرچی بە ناوی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام بڵاو بۆتەوە لەسەر پێغەمبەری حساب کردووە با هەڵبەستراوی بوو بێ با سەنەدەکەشی بێهێز بوو بێ با لەگەڵ عەقڵیشدا دش بوەستێ با لەگەڵ زانستدا دش بوەستێ با لەگەڵ واقعدا دش بوەستێ هەر گوتیانە ئەوەش یاوەیە بۆیە ئێمە زانستیی تایبەتمان هەیە بە ناوی عیلم الجەرح والتعدیل زانیاری بریندارکردن و هاوسانکردن یاخود کە لە ڕاویەکان دەکۆڵێتەوە لە ئەوانەی جێڕەراوەکانی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لیان دەکۆڵێتەوە لە ڕاستیدا ئێمە هەر بەوەندەش تەواو نابێ کارەکەمان کە دەقێکی سنەت لە ڕووی سەنەدەوە بە شێوەیەکی ڕاست بە ئێمە بگا بەڵکو زانایان گوتوانە ئەوە لە ڕووی سەنەدەوە ڕاستە بەڵام لە ڕووی مەتنەوە ڕاست نییە دەبێت دەقەکەشی ڕاست بێ من لەو کتێبەی باسم کردووە کە هەرگیز هیچ دەقێکی سنەتی ڕاست نابینیەوە کەەوە نەکە قسەی من بێ یعنی زانایان هەمووە دەڵێن بۆ وێنە ئیبن تەیمیە لە مەوسوعەی دەرء التعارض بین العقل والنقل لەوێدا وا دەڵێ لەسەر هەموو زەوی بگەڕێی دەقێکی سنت نابیەوە کە لەگەڵ قورئاندا دش بوەستێ یا لەگەڵ عەقڵی سەلیمدا دش بوەستێ بەمەرجێک دەقێکی سنەتی ڕاست بێ چونکە جاری وایە شتێک بە ناوی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم گوتراوە و لەسەر پێغەمبەری خوا حساب کراوە
بەڵام هی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وسەلام. بۆ وێنە ئەوەی کە لەباری ئافرەتانەوە کە گوایە پێغەمبەری خوا فەرمێتی شاوی ڕووهونە و خالیفوهونە، ڕاوێژیان پێ بکەن، بەڵام ئەوان چیان گوت ئێوە پێچەوانەکەی بکەن. ئەمە دروست نییە، ئەمە ڕاست نییە. بۆ هەر ڕێبازی کردەی پێغەمبەر سۆزمەوە هەڵدەوەشێنێتەوە. ڕاوێژی کردووە بە ئومو سەلەمە لە سوڵحی حودەیبیەدا بەخشاشی کردووە. عومەر خوا لێی ڕازی بێ ڕاوێژی کردووە بە حەفسەی کچی کە ئایا سەربازەکانی ئیسلام چەند مۆڵەت بدرێن بێنەوە. حەفسەش توێتی با بە ئافرەت دەتوانێت 2 مانگ 3 مانگ تا ئەو پەڕەکەی 4 مانگ ینی سەبر بگرێت لەسەر مێردی، ینی دوای زۆر غەریبی دەکا بە ئەوەی داناوە. ینی کەواتە ئەمە ڕاست نییە. و پاشان پێچەوانی عەقڵ و مەنتیقە پێغەمبەر صلی الله علیه و سلم بفەرمی ڕاوێژی پێ بکە، بەڵام چی گوتە تۆ پێچەوانەکەی بکە. بۆ یعنی عەقڵ قبوڵی ناکە. ئەنجا هەروەها لەو بارەوەشتی دیکەش زۆرە. ئەوە تێپەڕاندنە کە تۆ بێنی هەرچی بە ناوی پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتراوە لەسەر پێغەمبەری حساب بکەی و بە دینێکی پابەندکەریشی دابنێی. ئەوە تێپەڕاندنە. بەڵام ئەوەش کورت هێنانە لەبەرەوە کە هەندێک کەس بە ناوی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵبەستە تۆ بێنی لە ڕاستەکەشی بکەوێ گومانەوە. هیچ عاقڵێک باغێک کە 4 دانە میوەی ڕزیوی پێوەیە یان گەنیوی پێوەیە خراپی پێوەیە هەموو باغەکە ڕەفز ناکە بەرو میوەی هەموو باغەکە، وانە؟ ئەمە لەو بارەیاندا. بەو باریشدا دیسان کە تۆ بێنی بە بیانووی شوێنکەوتنی قورئانەوە سنەت وەلابنەی قورئان بۆ خۆی پێ دەفەرمێ بە دوای پێغەمبەر بکەوە عەلەیهی سەڵات وسەلام هەرچی پێغەمبەری خوا پێدەدا لێ وەربگرە. و پاشان ئێمە بەبێ سنەت بەبێ ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم نازانین شوێن قورئان کەوین، بە تایبەتی لە بوارەکردەیەکەیدا. وەکو جارە بە یەکێکیانە گوت تم باشە زەحمەت نەبێت جەنابەت نوێژێکی قورئانیم بۆ بکە. جا سەڵات یعنی دوعا وتم دوعا دەکەین و تەواو هەر ئەوەندە گوتی بەڵێ یەکتم خەرەدی پێغەمبەر صلی الله علیه و سلم 5 فەرزەی نوێژی داناون و بەلای کەمەوە 10 ساڵ 11 ساڵ لە مەدینە پێشنوێژی بۆ هەزاران لە هاوڵانی کردو خوا لێیان ڕازی بێ لە پیاوان و ئافرەتان و گوتی چێ دەڵێ وایە؟ گوتم دەخرەوە بێمە گەیشتۆ بە تەواتور و ئەوانە. دوای پێم گوتم باشە تۆ ینی قورئان وەردەگری؟ گوتی بەڵێ. گوتم بۆ؟ گوتی لەبەرەوەی کە بە تەواتور بە ئێمە گەیشتووە. جا گوتم باشە ئەگەر هاوڵان قورئانیان بە ئێمە گەیاندووە بە تەئکید بە نووسراوی و بە گوتراوی، یعنی چکە قورئان هەم لە هەمناوی قورئانەوە تە خوێندراوە هەم ناوی کتابەوە نووسراو بە نووسراوی بە گوتراوی بە ئێمە گەیشتووە. بەڵام زۆر ژمارەیەکی لەوانە کە قورئانیان بە ئێمە گەیاندووە زیاتر نوێژیان بە ئێمە گەیاندووە. 5 فەرزەی نوێژ و جومعە و جەماعەت و هەموو ئەوانیان بە ئێمە گەیاند. بۆچی قورئانەکەیان لێ وەردەگری ئەوی دیکەیان بۆ لێ وەرناگری؟ ئەوە دژیەکی و تەناقوضە. کەواتە دەبێ وریابین نە بە بیانی شوێنکەوتنی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام لە پێگەی قورئان دالێنجێنین، یا هەیە مەسەلەن وا تەسەوور دەکات دەڵێ قورئان و سوننەت وەکو دوو تای تەرازوێکوانەوە چێ وا دەڵێ؟ وانە. ئەسڵەن قورئان هەر لە نێو سوننەتدایە. یعنی ئێمە کە بە دوای پێغەمبەر دەکەوین صلی الله علیه وسلم ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر قورئانیشی تێدایە. لە ڕاستیدا قورئان جەوهەر و کاکوڵ و نێوەڕۆکی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و سونەت ڕوونکردنەوەی قورئانە. کەواتە تێکەڵکێشن ئەوانە، ئەوانە دوو تای تەرازوو نین و پاشان قورئان هەمووی بە تەواتور بە ئێمە گەیشتووە. فەرمایشتی خوایە، فەرمایشتی خوا لە قەدەر خوایە، ئەوی دیکە فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە تەماشا دەکەی توانیویانە بە ناوی پێغەمبەرەوە قسە هەڵبەستن، بەڵام ئایا کەس توانێتی ئاەتێک هەڵبەستێ؟ نەخێر. قورئان جیایە، سنەت جیایە. تەحەدای خوای گەورەشە کە بتوانن بەڵێ ئەمجا قسەی خۆمان بێ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر فەرمایشتێتی ئەگەر کردەوەیەتی ئەگەر دانپێداهێنانێتی لە قەدەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو مرۆڤێک وەکو سەروەری پێغەمبەران و باشترین ئینسان بەڵام هەر مرۆڤە فەرمایشتی خوش لە قەدەر خوای سوبحانه و تەعالا. مامۆستا گیان هەر لە دێر زەمانەوە دڵدۆنجێک هەبووە بەوەی کە گوتراوە سنەتی یاخود ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو حکمی شەرعی وەرناگیری.
تۆش بە ڕوونی و بەڕاشکایی لە کتێبەکاندا زۆر جوان باس کردووە لەم بارەوە لێستا لەو بەرنامەیە چۆن ڕۆشنایی دەخێ سەر ئەم بابەتە. وڵا ئەوەی کەوا دەڵێ دیارە وەکو گوتم نە لە قورئان تێگەیشتووە و نە لە پێغەمبەریش نە لە ڕێبازی پێغەمبەریش صلی الله عليه وسلم، چونکە گومانی تێدا نییە کە چەندان حکم و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هەر لە قورئانیشدا هاتوون یا جارێ لە قورئانیشدا نەهاتووە بۆ وێنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی یا نەهی کردووە نهى رسول الله صلى الله عليه وسلم عن أكل كل ذي ناب من السباع وكل ذي مخلب من الطير. پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە هەر خاوەن کەڵبەیەک لە دڕندان گۆشتەکەی بخورێ و هەر خاوەن چڕنووکێک ئەوەی چڕنووکیان بە قوڵاب وەکو باز و داڵاش و خرتەل و ئەوانەی کە لاشخۆرن. ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی یا نهى رسول الله عن أكل لحوم الحمر الأهلية. پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە کە گۆشتی کەری ماڵی بخورێ کەری کێوی ئەوە دیارە خورا و دەخورێ ئەوانە. هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە کە ئافرەت لەگەڵ عەممەیدا یا لەگەڵ خالەیدا واتە لەگەڵ خوشکی بابی یا خوشکی دایکی لێکەدا لە ماڵەدا کۆ ببنەوە کە کەسێک ئەگەر ئافرەتێک بێنێ دروست نییە عەممەکەی واتە خوشتی بابی یا خوشتی دایکی بەسەری بێنێ یا پێکۆ کۆیان بکاتەوە ئەگەر ناگەر ئەوی نەما دەتوانێت ئەوان هیچ هەرکام لەوان بێنێ بۆ ئەمە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕایگەیاندووە وە گەلێک شتی دیکە کە ئەوە وەکو حکمیش وەردەگیرێ لە شەریعەتدا حکمی شەرعیە چۆن جاخۆ پێغەمبەری خاتم صلی الله عليه وآله وسلم ئەوەی کە خوای پەروەردگار لە قورئاندا بەڕوونی فەرموویەتی بەڵام ئەوی دی هەندێک شت کە ئیمام شافعی و هەندێک لە زانایان ڕەحمەتی خوایان لێبێ ئیمام شافعی لە الرسالەدا دەڵێ ڕایەکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرچی فەرموویەتی لە قورئان هەڵی هێنجاوە بەڵام چێ دەتوانێت وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئان هەڵبێنجێ خۆ زانانی زۆر ئەحکامی لە قورئان هەڵهێنجاوە بەڵام مەبەستم ئەوەیە دەڵێ ڕایەکەیە دەڵێ هەرچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕێبازەکەی خۆیدا هێناویەتی هەمووی لە قورئان وەرگرتووە وەکو دایکمان عایشە دەڵێ هات خوار سبح اسم ربك الأعلى يعني فسبح باسم ربك العظيم دڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی خسەر ذکری کردی ذکری ڕکوع ئەویشی کرد بە ذکری سجود يتأول القرآن واتە قورئان چی دەفەرموویش کاری پێ دەکرد. ڕایەکی وا هەیە بەڵام هیچ گومان لەوەدا نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لە قورئان وحی دەکەی بۆ هاتووە لە چەندان فەرمایشدا ئەوە هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک پرسیارێکی لێ کرد و وەڵامی نەداوەتەوە دوای سەری هەڵبڕیوە بۆ ئاسمان لەو کاتەدا جیبریل دیارە هاتووە ئەمجا فەرموویەتی پرسیارکەرەکە چی لێ هات بانگی کەنەوە بانگیان کردوتەوە وەڵامی داوەتەوە فەرموویەتی جیبریل ئێستا هەواڵی پێدام ئەوە وەڵامەکەی ئاوایە یعنی هیچ گومان لەوەدا نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم غەیری ئەو قورئانەکە وەکو دوا کتێبی خوا بە ئێمە گەیاندووە وحی دیکەشی بۆ هاتووە بەڵام ئەو وحی دیکەی کە هاتووە لەگەڵ قورئاندا جووتە ناگونجێ بە هیچ جۆرێک هیچ دەقێکی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ قورئاندا دەست بوەستێ لەگەڵ عەقڵی سەلیمدا دەست بوەستێ یا لەگەڵ زانستدا یا لەگەڵ واقعدا من لەو کتێبەیدا کە باسم کرد ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەشی کۆتاییەکەیدا باسی ئەوم کردووە کە هەندێک دەقی فەرموودە هەن خەڵکێک وا دەزانێ ئەوە لەگەڵ زانستدا تێک دەگیرێ ئەوی دیکە وازانێ لەگەڵ عەقڵدا لەگەڵ قورئاندا لەگەڵ واقعدا بەڵام وان نییە ئەوە یان دەقە سونەتەکە ڕاست نییە لە ڕووی سەنەدەوە ڕاست نییە یاخود عەقڵەکە تەواو نییە عیلمەکە تەواو نییە یاخود تێگەیشتنەکە لە قورئان ڕاست نییە ئەگەرنا مستەحیلە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێک بفەرمێ لەگەڵ قورئاندا تێک بگیرێ یاخود لەگەڵ عەقڵی سەلیمدا تێک بگیرێ و ابن تيمية موسوعيك أوان دانا دبرقة درء التعارض بين العقل والنقل هروها ابن رشد تبي هي فصل المقال فيما بين الشريعة والحكمة من الاتصال يعني همزان يعني إسلام رسالة يقدنقن كهرجيس عقلي صاغ لقل نقلي راست لقل وحي رازخ هرجيس تيك ناجيرين كتيك جيران يقبو يا نقل وحيك الراسنية ياخذ عقلك تواونية ئەوەی کە تۆ دەبینی مەسەلەن
تەورات و ئینجیل یا پەیمانی کۆن و نوێ شتیان تێدا هەیە لەگەڵ عەقڵدا تێک دەگیر لەگەڵ زانستدا تێک دەگیرە کە من بە وردیدی ڕاستەی پەیمانی کۆن و نوێم کردووە ئەوە لە ڕاستیدا ئەوەی کە بە وەحی دانراوە وەحی نییە وەجاری واشێ بیردۆزەیەکی زانیاری هەیە شتێکی وەحی لەگەڵ بیردۆزە زانیاریەکە تێک دەگیرێت لەوە بیردۆزەیە نەبووە تا ڕاستیەکی زانستی هەروە تێڕوانینێکە و وەکەوەی داروێنیزم و زۆر شتی دیکە مەسەن بە ناوی زانستەوە بڵاو دەکرێتەوە دوای دەردەکەوێت کە ئەسڵ ئەساسی نیە. بەڵێ مامۆستا گیان بەم ئەندازە ئەڵقەی یەکەم و بەش یەکەمی تەوەرەی شوێنکەوتنی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کۆتا دێنین لە خزمەت جەنابەت پشتیوان بەخوا لە ئەڵقەی دووەم تەواوکەری ئەم بابەتە تەواو دەکەین سوپاس دەکەین سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمە و بینەر و بیسەرت بەخشی سوپاس بۆ جەنابیشت پێم وایە وەکو ئەڵقەی یەکەمی ئەم بەرنامەیە لەژێر ناونیشانی ڕۆشناییدا سەرکەوتوو بووی لەخوای پەروەردگار داواکارم سەرکەوتوو تریش بی زۆر سپاس دەکەم سەلامەت بیا بەڕێزان و خۆشەویستان سوپاس کە تا ئێستا بینەر و بیسەری بەرنامەی ئەڵقەی یەکەم لە ڕۆشنایی بووین سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.